ئێمە ئەزانی لێرە و لەوێ کەس ئەناسین لە ناوبانکەکانەکە ئەم پارێ ئەبرێ ڕۆژانە یعنی پارەکە هەیە بەڵام ئەبرێ نایەن بە فەرمانبەران وڵی حاڵ موچی فەرمانبەران ئەبینی بەم شێوەیە هەمووی هاتوۆتە سەرجاتە نیوی نەهاتووە بایکۆت کراوە ئیتر موچە نییە مانگی پێشەوە بووە 23 وەرمانگرتە 30 وەرمانگرت ئەوە تا ڕۆژ لە مواعیدەکەی خۆشی دۆ لەمای 42 دوای 42 ڕۆژەمانگرت بە هەماشی ئەو مانگی چوار مە 42 ڕۆژ وەرمان نەگرتووە حاڵی مۆسەف بەم شێوەیە بەڵام ئێستا دەبینین ینی فەرق و جیاوازیە کرێن لەوان شارێک بۆ شارێکی دیکە لاندە شوێنی دیکە فەرمانبەران موشیان وەرگرتووە بەڵام لە سلێمانی و دەوروبەری ئەم کێشەیە هەیە ئەم جیاوازیە بۆ یاخود ئەم شەڕە سیاسیە بۆچی بە فەرمانبەرەکە والله ئەم شەڕە سیاسە نازان بۆچی بە فەرمان چونکە ئەمە دەسەڵاتەکانی زۆنی سەوزە ئەم شتیان دروست کردووە یعنی ئێمە باشە زانی کە ئاڵێن ئەم چەند وەزارەتی کە ئەمێنێت لە دوای شارانی خوێندنی باڵا و چەند وەزارەتێکی ترە کە لە داهاتی ناوخۆ موچیان بدرێتێت بەڵام داهاتی ناوخۆکە نازانی چی لێ لاین پێدار ئەڵێ داهات نییە یاخۆت بۆ نمونە پارەی پێویست لە بەردەست نییە ئەمە تا چەند قەناعەت پێکەرە بۆ فەرمانبەران کە بینین لە شوێنێکی تر هەیە بەس بۆ لە شوێنی هیچ قەناعەت ناکە بۆ مۆزایەکە ئێمە هیچ قەناعەت ناکەین کە داهات نەبێ چونکە ئێمە ئەزانی لێرە و لەوێ کەس ئەناسین لە ناوبانکەکانەکە ئەم پارێ ئەبرێ ڕۆژانە یعنی پارەکە هەیە بەڵام ئەبرێ نایەن بە فەرمانبەران هەیە ئەکیت هەیە پارە هەیە بەڵام نایەن بە فەرمانبەران